بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. سپاس و دەستخۆشیم بۆ خوشکان و برایان لە هەردوو ئەنجومەن خی گەورە جەزایان داتەوە کە ئاوا ناوە کۆ ئەبینەوە. خۆشەویستان، وەڵامی شەر بە کورتی لە خزمەتان کەمێک ئاماژە بە گرنگی تەمەن ئەکەین. تەمەن چییە؟ ئەو ژیانەی کە ئێمە تێیدا ئەژین لەو دنیایەی هەمووی لە تەمەن پێکهاتووە. شەو و ڕۆژ چرکە ساتەکان، چوار وەرزەکان، ڕۆژانە، هەفتانە، مانگانە، ساڵانە، هەمووی کۆیکەوە پێ گوترێت تەمەن. لەو چرکە ساتەی کە لە ئینسان لەدایکە بیت تا ئەو کاتەی وەفاتی ئەکات. خۆشەویستان، تەمەن گەورەترین سەرمایەی ئینسانە. گرنگترین سەرمایەی ئینسان بریتیە لە تەمەن. هەر ئەو ئینسانەی ئەتوانێت بەو تەمەنەی کە هەیتی زۆر یان کەم ئەتوانێت خوا لە خۆ ڕازی کات و ئەشتوانێت خوا لە خۆ بڕەنجینیت. تەمەن شتێکە دووبارە بوونەوەی نییە. ڕۆیشت تەواو. دەستخۆشی لە ئەو کەسەی کە توانی ئەو چرکە ساتەی تێیدایە ئەو لەحزەیە بیقۆزیتەوە و لە شتی باش بەکاری بینی. هەمومان بە مروری زەمن چەندین جار پەشیمانین دەربڕیە لەو چرکە ساتانەی کە لە دەستن دەرچوون کە هیچمان تێدا نەکردیە. هەمومان ئەو حاڵەمان بەسەردا هاتیە. بەڵامی لە هەمویان ئاقڵتر ئەو کەسەیە کە پند وەرئەگریت ئەو تەمەنە زێڕینەی کە ئەمانەتێکە خوای گەورە بە ئەمانەت لە لای ئێمەی دانایە و بە ئێمەی سپاردیە و ڕۆژی قیامەتیش یەکەمین پرسیار لە تەمەنی ئینسانە. وەکو پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام: لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. يكمنيان عن عمره فيما أفناه. همو كسيك الإيمو بساري لأكد يكمي برساري هشتاني لساعي محشار هيس كسيك هنگاوك ناويت راوستا ولا شويني خوي حتى تشوار برساري لينكتد يك لوانا تمانا. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین ئەو ئایەتانی کە ئاماژە بە وەقت ئەکەن کە خوای گەورە بە چەندین شێواز و جۆر و تەعبیری قورئانی خوای گەورە باسی کردوون، هەمووتان ئەزانن، بەتایبەت هەمووشیان کەتونەتە سوورەت جوزئی عەممە پێی ئاشنان. بەڵام ئەگەر تەماشای ئەو فەرموودەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام کە سەدان جار گوێمان لێ بووە کە فەرمێت: ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین. پێنج شت بە دەستکەوت بیزانین، بە هەل بیزانین، بە فرسەت بیزانین. بەر لەوەی پێنج شت ڕوو لە ئینسان بکەن. یەکەمیش دەفەرمێت: شەبابەکە قەبلە هەڕەمیکە. گەنجایەتی بەر لە پیریایەتی. لە ناوکۆی تەمەنیش خۆشەویستان گەنج لە گەنجینەیەوە هاتیە. قۆناغی گەنجایەتی گەنجینەیەکە بنی نایێت. ئەوەی مەبەستت بی لە قۆناغی گەنجایەتی پێت ئەنجام ئەدرێت. بەڵام کاتێک کە بە ساڵات چوون بەرۆشی گرتی ئەو گەنجینە نامینێت. گەنجینەکە بەرەو ئیفلاس بوون ئەچی، دەگاتە قۆناغی خۆزگە کە داری خۆزگە بەرنادات، بەری ناگریت. لێ بەر ئەوی بگەینە قۆناغی خۆزگە لە قۆناغی گەنجایەتی هەمومان زۆر شتمان پێ ئەکرێت. ئەوە دەرفەتێکە لە بەردەمی ئینساندایە. جا گەنجایەتیش
چ لە چاکەی سەرفکەی چ لە خراپەی سەرفکەی نەتیجەیە بیت چونکە قۆناغەکە وایە قۆناغی تاقە و وزەیە قۆناغی ماندوو نەبوونە قۆناغی نەکەوتنە قۆناغی سەرکەوتنە قۆناغی کۆکردنەوەیە تاقە و توانە بەسەردا ئەڕژێت ڕۆژێک دێت ئەو تاقە و توانە و وزەیە لە ئینسان وەرئەگیرێتەوە خۆشەویستان ئێمە ساڵێکمان بەڕێ کرد ئێستا لە ساڵێکی نوێی داین کە ساڵی 2021 زاینیە واتە پار ئەو دەمەی ساڵێکمان بەڕێ کرد من یەک ئاماژەی کورد بەو عیبادەتانە ئەکەم کە لە خلالی ساڵێکە ئەکرێن بۆ ئەوەی بە جوانی لۆتان دەرکەوی بەهای تەمەن لە چدایە قیمەتی تەمەن لە چدایە نمونە بە هەندێک شت دینمەوە هیوادارم ئیسیفادەی لێ بکەن بۆ نمونە ساڵ ئەگەر بڵێن 365 ڕۆژە دوازدەمان کە ئەکاتە ئەوەندەیان 665 بە زۆر نزمیتی ئەکەویت ئێمە لە شەو ڕۆژێکە 5 نوێژی فەرز لێ بگرین بەس فەرزەکان ئەمن باسی سونەت ناکەم باسی نەوافیل ناکەم کە شتێک لە واجبات زیاتر ئەەکەی ئەمانش نیعمەتێکی گەورن بەس فەرزەکان باسی کەسێک بکەین کە لە ساڵی 2020 بەس فەرزی کردین هیچ سونەتی نەکردینە بزانین کۆتایی ساڵەگاتە چێندەر ئەگەر 365 فی پێنجی بکەین لە ساڵێکە ئەبیتە 1825 نوێژ 1825 نوێژ ئەگەر هەر نوێژێک بە جەماعەت کرابیت فی 27 بکەین یعنی ئەگە بێت و ئەو 5 نوێژانە کە ژمارەکەیان 1825 فی 27 بکەین لە ساڵێکە ئینسان لە ڕۆژێکە 137 دەرەجەی خێری دەستەکەویتن ئەگەر 137 فی کۆی نوێژی یەک ساڵی بکەین کە 1825 ئەوەی یەکسانە بە 246375 دەرەجە 246375 دەرەجە ئەتو لە ساڵێکە بەدەست هینایە دەستکەوتێکی گەورەیە ئەگەر بێت و لە هەر نوێژێکە کە 17 ڕکعەتی تێدایە لە هەر 5 نوێژەکان مەزمیانی لە ڕۆژێکە بەس فەرزەکان 17 ڕکعەتی دایە 5 جارانی 17 بکەی دەکاتە 85 ئەگەر 85 ڕکوع جارانی 1825 بکەین لە ساڵێکە 155125 ڕکوعت بردیە ئەوە دەستکەوت نییە بەچ کۆبەوە ئەوە ئەگەر بێت و لەو 5 نوێژانە کە نۆ ئەتەحیاتی تێدایە ئەگەر بێت و نۆی جارانی فی 365 بکەین ئەتو لە ساڵێکە 3285 لە ئەتەحیاتدا گوتیتت السلام عليك أيها النبي 3285 ئەتو سەلام لە پێغەمبەری خوا کردی عليه الصلاة والسلام ئەوە تەمەنە ئەوە دەستکەوتە کۆی نوێژەکان خۆشەویستان لە شەو ڕۆژ لە نوێژە فەرزەکان 34 سەزدەی تێدایە ئەگەر بێت و فی عەدەدی ڕکوعەکانی بکەین لە ساڵێکە یعنی 34 فی 155125 مساویە لە ساڵێکدا 5,274,250 سوزەت لە خوای گەورە بردیە دەستکەوتێکی زۆر گەورەیە 5 ملیۆن سوزدا لە ساڵێکە کە خوای گەورەیەکی لێ قبوڵگات لەوانەیە بەشەی مکەفاڕی گوناهەکان بکات ئەوە ساڵێک ئەگەر بێت و تەماشای بەس ئەو کەسەی کە لە کاتی نوێژەکانە لە دوای نوێژە فەرزەکان سبحان الله و الحمد لله و الله ئەکبەری کردبیت ئینسان لە هەر دوای هەر نوێژێکە لە هەر 5 نوێژەکانی فەرز هەموو ڕۆژێ 165 ئەتوەڵەی سبحان الله
165 الحمد لله 165 علي الله أكبر ئەگەر بێت و فی هەر پێنج نوێژەکانی بکەین یعنی 165 فی پێنجی بکەین لە ساڵێکە ئەتوو 101,125 بەس گوتیت سبحان الله 101,125 بەس گوتیت سبحان الله دا الحەمدولیلاش ئەوەندە الله ئەکبەریش ئەوەندە ئەگەر بێت و فی هەر سێشی سبحان الله و الحەمدولیلا و الله ئەکبەر هەر سێشی فی 165 بکەین ئەزانیت چەند دەرئەستن لە یەک ساڵدا 903,375 ئەتوو بەس گوتیت سبحان الله الحەمدولیلا ولا الله ئەکبەر ئەزانێگە هەر یەشێک لەو زیکرانە لەسەری ڕابوەستین فەزل و گەورەیان چەندە ئەوەش هەر یەک لە خۆیدا وتارێکی تەواوی ئەوێتن لە کۆتایی ئەو زیکرانەش لا إله إلا الله وحده لا شريك له کە ئەو بۆی ئەبتە سەد ئەوەش ئەگەبێت و یەک ساڵی حەساب بکەین تەماشاکەین لە ساڵێکە 1,825 گوتیتمان لا إله إلا الله وحده لا شريك له کە پێغەمبەری خوا فەرمێت عليه الصلاة هەر کەسێک بەیانیان یان ئێواران 10,000 ئەو زیکرە بکات وەک ئەوەی وایە کە کەسێکی لە نەوەکانی ئیسماعیل عليه السلام ئازاد کردویت خۆشەویستان ئەوە بەس نوێژی فەرز ئەوە یەک ساڵ ئەی ئەو کەسێک کە بەس سونەتی ڕاتیبەی 17 ڕکعەت هەبن هەمان ئەو ژمارانە دیوارە ئەبنەوە ئەگە بەس سونەتی ڕەواتیب بکەی ئەوانەی کە موەکەدن ئەوانیشان 17 ڕکعەتن تەماشای کەسێک بکەین ئەگەر لە ساڵێکدا کەسێک هەر مانگەی ختمێک بکات لە ساڵێکە 12 ختم بکات ئەو ئینسانە لە ساڵێکە 306 جزئی قورئانی خوێندیە هەر مانگەی ختمێک فیسی بکە 306 بۆ دەرئەچیت عدەدی ئايات خۆشەویستان عدەدی ئايات کەمێک اختلافی تێدا هەیە بەڵام بە بسم الله و بەبێ بسم الله عدەدی ئايات 6,348 ئاياتن بە بسم اللهیەوە ئەگەر بن ئەوانش ئاياتێک بن ئەگەر فی 12 بکەین ینی 12 مانگ ئەتوو لە یەک ساڵیدا 76,176 ئاياتت خوێندیە ئەگەر بێت و حروفی قورئان وەربگرین قورئان چەند حرفی تێدایە 320,015 حرفی تێدایە حرف هەر حرفێک ئەگەر بێت و زارانی 12 بکەین ئەزانیت چەند دەرئەچیتن 3,840,180 حروف ئەگەر هەر حرفێک یەک سەدەقەت دەستکەویت بەس یەک ئەوەندە ئەکات ئەگەر فی دەی بکەین وەکو پێغەمبەری خوا فەرمێت عليه الصلاة وفەرمێت ئەمن ناڵێم ئەلیف لام میم حرفێکە بەڵکو ئەلیف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە ئەو ژمارەی فی دەی بکەین یعنی 3,840,180 حرف فی دەی بکەی ئەگە یەک بەدەخوا بۆت حەساب کاتن لە ساڵێکە ئەتو 38,401,800 خێرت دەستکەتیە 38 ملیۆن سەدەقە لە ختمی یەک ساڵ یعنی ئەگەر هەر مانجێ ختمێکت کردبیت 12 ختمت کردبیت خۆشەویستان ئەوە تەمەنە ئەوە دەستکەوتە 38 ملیۆن سەدەقە لە ختمێکی قورئان دەست ئەکەوی کە تو هەمانجێ ختمێکی بکەی کە بە ئاسانیش ئەکرێت هەر 20 دقە دابنیشی 20 دقە ئەگەر لەسەر خۆی بخوێنی بە نیو سەعات ختمێکی قورئان ئەکەی هەر بە نیو سەعات 23 ساعات و نیویش لە شەو ڕۆژ لۆتو ئەوە ئەمینێتەوە کەواتە خۆشەویستان تەمەن دەرفەتی زیێڕێت لە ژیانی ئینساندا ئەوان هەموو دەست ئەکەوێت ئەوانەی کە بەس ئەذکاری بەیانیان و ئێواران هەمووی ناڵم کە سونەت وایە ئینسان لە ئەذکاری بەیانیان و لە ئەذکاری هێواران بيانان 100 ضربة سبحان الله وبحمده 100 ضربة أستغفر الله وأتوب إليك وأتوب إليه بيانيان 100 إيوارانيش 100 بزاني اللي صالك تسندس أكويتن
ئەگەر 200 سبحان الله وبحمده و لە بەیانیان 100 لە ئێواران ئەگەر بێت و في 365 بکەین ئەتوو لە ساڵێکە 73,000 جار بەس گوتیت سبحان الله وبحمده کە ڕێگاش لێ ناگریت لە ماوەی 2 دقە 3 دقە بە تسبیح بڵێ سبحان الله وبحمده ئەستەغفر اللهش بە هەمان شێوە. ئەو جار ئەگە هەردووکان ئەو جارەی ضربی 365 بکەین 200 جار سبحان الله وبحمده و 200 جار ئەستەغفر الله وأتوب إليه. ئەزانیە کاتە چەند؟ ئەتوو لە ساڵێکە 146,000 جار ئەو زگەر دووبارە کردیتەوە. ئەمە هەموو دەستکەوتن خۆشەویستان. ئەو هەموو فەضائیلە ئەو هەموو عەدەدە بە چ کوبەوە؟ بە تەمەن، بە دەرفەت. ئەو کەسەی کە تەمەنی خۆی سرف کرد لە شتی چاک لە ساڵێک ئەوەندە ئۆکاتەوە. ئەی ئەگەر کەسێک لە تەمەنی بڵێن 15 ساڵی بە مەزبوطی ئەو شتانی کردبیت هەتا وەفات ئەکا لە 70 ساڵی دە ئێوە زارانی کەم زانام چەند دەرئەچیتن. ڕقەمێک دەرئەچی حاسیبەش ناخوێنیتەوە، پێی ناخوێنێتەوە، حاسیبە ڕائەوەستیت. چونکە ژمارەکەی ئێزار گەورە ئەبێ. خۆشەویستان، کۆتایی قسەکانم بە یەک ڕووداوی ڕاستەقینە دیرم و هیوادارم سوودی لێ وەربگرین. لە پەیجێکا خوێنمەوە دەڵێ کابرایەک لە وڵاتی بەریتانیا موسڵمان ئەبیت، لە ئاخیری تەمەنەکانی موسڵمان ئەبیت. ئەو پیاوە زۆر عەجایب یەخەی عیبادەت ئەگریت. ئەڵێ ئەو پیاوەمان دیت لە هەر فەرزێکە لەو 5 فەرزانە لە پێش هەموو عالم بە سعاتێک لەوێندە لە مزگەوت ئامادە ئەبوو کە دەچوونەوە عالم سعاتێک پاش هەموو خەڵک دەچووەوە. نەفەرێک متابعەیە کات، نەفەرێکی موسڵمانی خۆت. ئەڵێ بی پێم بڵێ ئەتوو لۆ هەندە تەکلیف لە خۆت ئەەکەی و خۆماندی ئەەکەی، سعاتێک پێش عالم دێ سعاتێک پاش خەڵک ئەچیەوە، هەر 5 فەرزەوە ئەەکەی. بەس ڕەکەم پێ بڵێ. ئەو پیاوە زۆر عاقڵانی بیر کردیتەوە. دەڵێ ئەمن لە کۆتایی تەمەنەکانم فریای ئیسلام کەوتم، موسڵمان بووم. تەماشا ئەکەم لە موسڵمانان ئەگەر کەسێک لە عایلێشی موسڵمان لە تەمەنی 15 ساڵیەوە عیبادەت بکات هەتا ئەگاتە تەمەنی من لە بەهەشتێ زۆر و پێشە من ئەکەویت. وعدەم دایە بەو تەمەنە کورتەی ئەبی شتێکی ئەوەندە زۆر بکەم و پێش موسڵمان نامکەمەوە لە قیامەتێ. ئەوە تێگەیشتنی ڕاستەقینەیە لۆ تەمەن. خۆشەویستان، ئەها ئەوانە کو حاڵی بوون کەواتە ساڵێک ڕۆیشت مەڵێ وەڵڵا هیچ نەبوو ساڵێک ڕۆی، ساڵێک زۆرە. لە ساڵێکە ئەو هەموو ئەرقام ئەو هەموو عەدەدە دەست ئەکەویت، ئەو هەموو پاداشە دەست ئەکەویت. ئەوانە ئەدەگەی بێت و خوای گەورە چاکەیەکت لۆ بە 700 حیساب بکات، فی 700 بکە، بەس خوا ئەزانێ ئەجر و پاداشت و لە ساڵێکە چەندە. ئەی کۆی تەمەنت. کەواتە خۆشەویستان، وەڵڵاهی ئەو تەمەنە دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە، خوای گەورە بە قسمەت ئێمەی کردیە. بە ئەو دەرفەتە چاکانە لە دەست خۆمان نەدەین، بیقۆزینەوە لێ نەگەڕێن ساڵ تێپەڕیت. ئێستا ئەو شۆ شەشەمین ڕۆژە لە ساڵی نوێ. بە بەرنامە و پلانێک دانین ئەو ساڵەی چۆن بەڕێ بکەین کە ساڵی ئایندە سوڕاوە ئەو ڕقەمانە هەمووی جاران بکەوە بزانە ئەتوو چەند عیبادەت کردیە. ئەوەندی کە بە خۆت ئەتوانی متابعی عیباتی خۆت بکەیت. هەزاران عیباتێت لەوانەیە کردبیت هەست پێ نەکردی، خوای گەورەشی بە پاداش حساب کردی. خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکات. خوای گەورە ئەو تەمەنەمان پڕ لە عیبادەت بکات. لە ڕۆژی قیامەت کە لێمان ئەپرسیتەوە سەرمان بەرز بی، ڕوومان سوور بی، سەرمان هەڵبێت لە حزور خوای گەورە بڵێ خوایە تەمەنی ئێمە لەو شتەمان سەرف کرد. خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکات و ئەو کۆڕ و زیکر و مەجلیسانەش بەردەوام بکات. آمين والحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.